کەمێک پێش ئێستا لەگەڵ فەرمانبەرێکی دادگای فیدراڵیا قسەم کردو وتم ئەگەری ئەوە هەیە کە ئەمڕۆ کۆبنەوەیەکی نائاسایی ئەنجام بدرێ لەسەر پرسی دەرکردنی ئەمری وەلایی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەو بەڕون و ئاشکرا وتی نەخێر هیچ کۆبنەوەیەک ئەمڕۆ ناکرێ. هەر دووبارەم لێ کردەوە وتم هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕێی دادگای فیدراڵن ئایا هیچ دەکرێ چونکە دادگای فیدراڵ خۆی وتێتی بە زووترین کات ئەمری وەلایی دەرەکەم وتی نەخێر ئەمڕۆ هیچ کۆبنەوەیەک ناکرێ. واتە ئەمڕۆ هیچ کۆبنەوەیەک لە دادگای فیدراڵ ناکرێت لەسەر پرسی ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و دەرکردنی ئەمری وەلایی بۆ هەڵوەشاندنەوەی نووسراوەکەی وەزارەتی دارایی عێراق، بەڵام چاوەڕوان دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا ئەو پرسەیەک لا بکرێتەوە. دوێنێش سەرۆکی دادگای فیدراڵ لەگەڵ سەرۆک کۆمارە لە کۆبنەوەدا بوو، بەڵام بە گوێرەی زانیاریەکانمان لە کۆبنەوەکەدا باسی وادەی دانیشتنەکە نەکراوە، چونکە هەر خودی سەرۆک کۆمار پرسیاری ئەوەی لێ نەکردووە کە کەی دانیشتنی تایبەت بە ئەمری وەلایەکە ئەنجام دەدرێت، چونکە ئەوە لە دەسەڵاتی دادوەرانە، لە دەسەڵاتی دادگای فیدراڵە، هیچ کەس بۆی نییە پرسیاری ئەوەشیان لێ بکە کە ئایا کەی کۆبنەوەکە دەکرێت. دەبێت بە کۆی گشتی دادوەران ڕازی بن ئەو کاتە کۆبنەوەیکی نائاساییەکرێت بۆ دەرکردنی ئەمری وەلایی، ئەگەرنا دەبێت تا 18 مانگ چاوەڕێ بکەن تا کۆبنەوەکان دەست پێ دەکات. لەناو کۆبنەوەکاندا ئەگەر بێتەوە پرسە گفتوگۆ لەسەر یاخود دانیشتنەکانی کە لەسەر پرسی جیاواز دانیشتن دەکەن ئەوەش بخرێتە کارنامەکەیانەوە. تا ئێستا بە شێوەیەکی فەرمی لەگە سەرۆک کۆمارە کۆبووەتەوە، بەڵام خۆ دەزانی لە حەج هاتووەتەوە، یعنی هەر خەڵک سەردانی دەکا و ئەوش سەردانی خەڵک دەکا ئەگەر بە شێوەیەکی نافەرمیش بێ، بەڵام دەزانی سەرۆکایەتیەکان ئەگەر سەردانی بکەن دەبێتە شێوەیەکی فەرمی. یعنی باس لەوەش دەکرێت کە لە حەج هاتووەتەوە هەندێک هەدێشی لەگەڵ خۆیان هێناوە بۆ بەرپرسەکان و کە هاتووە سەردانی سەرۆک کۆمارشی کردووە هەر لەسەر ئەو پرسە نەبووە، پرسی موچە نەبووە، بە شێوەیەکی گشتی هاتووەتەوە کە لە حەج هاتووەتەوە سەردانی کردووە و هەدێشی لەگەڵ خۆیان هێناوە بۆ پرسە بۆ سەرۆک کۆمار و بۆ سەرۆکەکانی دیکەش. بەڵام ئیتر لە گفتوگۆکاندا باسی موچە و باسی هەرێمی کوردستان کراوە و توێتی بە گوێرەی دەستور مامەڵی لەگەڵ دەکەین، ئەگەرنا بە گوێرەی یاسا و دەستور مامەڵی لەگەڵ دەکەین، ئەگە هیچ مافی هیچ کەسێک ناخورێت لەم نێوانەدا، لە نێوان وزارەتی دارایی هەرێمە لە نێوان وزارەتی دارایی عێراق. تا ئێستا هیچ شتێکی فەرمی نییە بۆ ئەنجامدانی خۆپشاندان، بەڵام خۆپشاندانەکەی بەرەی مقاومە بەردەوامە. هەموو ڕۆژە کاتژمێر 8 شەو تا 10 شەو بەردەوام دەبێت لە پردی معەلەق، ئەوە هەموو لایەنەکان لێ ئاگدارن، بەڵام ئەوەی ماوەتەوە چوارچێوەی هەماهەنگیە. ئەگەر چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ بەرەی مقاومەدا دەستکەنە ناو دەستێک و پێکەوە خۆپشاندانێکی جەماوەری گەورە ئەنجام دەن، بەڵام دووری دەزانم کە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی بتوانن بەشدار بن لەو خۆپشاندانانە. خۆت دەزانی ینی بەشێکیان داواکراون لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە ناتوانن ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە، بۆیە بە ئەگەرێکی زۆرەوە تەنیا هاوڵاتی بەشدار دەبێت لە ئەنگرانی بەرەی مقاومە و چوارچێوەی هەماهەنگی، بەڵام دیار نییە تا ئێستا چوارچێوەی هەماهەنگی کێ بەشدار دەبێت. دیار نییە، من لەگەڵ زۆربەیان قسەم کردووە، دەڵێن بەشێکیان لە دەرەوەی وڵاتن، بەشێکیان لە ناو هەر لە کاتی شەڕەکەدا لە دەرەوەی وڵات بوونە، بەڵام کە شەڕەکەی ئێران و ئیسرائیل دەستی پێکردووە لە عێراقن، بەڵام لە شوێنێکی تایبەتن کە نانوێ هیچ کەسێک بزانێت لە شوێنێکن، چونکە ترسی ئەویان هەیە وەکو لوبنان هاوشەی لوبنان ئەو ئامێرانە بتەقێنەوە یاخود زانیاری دزە بکاکە شوێنەکانیان دیاری بکرێ لە کاتی هەر کردەوەیە کە بەرەی مقاومە ئەنجامدا لە عێراق، بۆیە هەڕەشەکان لەسەر ژیانیان زۆرە. ئەوەی هەیە کە ئەو سەرکردانەی کە تێکەڵی سیاسی بوونە لە ئەنگران، یعنی لە ئەنگری سیاسیان زیاترە لە ئەنگری سەربازی، دەتوان بەشداری چوارچێوەی هەماهەنگی بکەن. ئەجینا ئەوانی دیکە زۆربەی زۆریان نازانرێت لە چۆن، تەنیا لە ڕێگەی واتسابەوە نامە بۆ لایەنگرانیان دەنێرن کە بچنە سەر شەقام یاخود هەر کارێکی دیکە بکەن.